خۆشەویستەکانم، خەڵکی بۆ وەرگرتنی حەق سێ جۆرن. خەڵکانێک هەیە خۆیان بە دوای حەقا ئەگەڕێن، خۆیان تاالبی حەقن، بەحسەکەن بە دوای حەقا ئەگەڕێن بۆ ئەوەی حەق بەدەستبێنن. ئەوانە بەڕاستی جێگای سوپاسن. صنفێکی تر مجادلە ئەکا، مناقەشە ئەکا، بەڵام هەدەفی ئامانجی گەشتنە بە حەق، بەس بە ئاسانی تەسلیم نابێ، زۆر مەحاولەکە، بەڵام لە ئەخیر ئەگەر حەقی بۆ دەرکەوێ شوێنی حەقەکەوێ. جۆری سێیەم خەڵکانێکن بەڕاستی مەبەستیان حەق نییە، مەبەستیانیش دۆزینەوەی حەق نییە، بۆیە خەریکی مجادلەکردن، خەریکی مناقەشەکردن، طعنەدەن لە ئەم ئیمامەکە، طعنەدەن لە ئەو ئیمامەکە، بۆی خۆ دەرخستن، یانەوێ خۆیان دەرخەن بە هەموو ڕێگایەک، هەموو شتێکە ئەگرنە بەر بۆ ئەوەی یعنی خۆیان مەشهورکەن، ئەڵێ خالف تعرف، ئەڵێ مخالفەی خەڵک بکە، پێچەوانەی خەڵک بکە، یا پێچەوانەی ئەو شتە زۆر ناسراوانە بکە کە لە ناو خەڵکا زۆر مەعروفن، تاوەکو خۆت بناسێنی، تاوەکو بڵێن وەڵاهی ئەم دیارە شتێکی لێ ئەزانێ. کەسانە تەنها هەوڵیان ئەوەیە بگەن بە ئامانجەکانن کە پلەپایەیە، کە خۆ مەشهورکردنە. ئەوانە بەڕاستی جاری وهەیە حتا لە ناو دینیشە خەڵکانێک لەو شێوە هەن دین ناشری نەکەن، بۆیە سیرەکەی ئیشیان ئەوەیە طعنەدەن لەو ئیمامەکە، لەو مامۆساکە، لەو شێخەکە. جا مووقفی خەڵک، هەڵوێستی خەڵک حەق ئەوە بێ فڕیاندا لە ساحەکە دووریان خاتەوە.